آخر خۆشەویستەکەم گاڵتە نییە دڵێکی ئاوا لە یەک ڕۆژە ئەزانن 7,000 لیتر خوێن پەخشەکاتەوە. زانی ئەینچی 7,000 لیتر یعنی 100,000 جار لێ ئەدا. هەزانی بەدەم خۆشە 7,000 جار. ئەم ماسوولکێت کام ماسوولکێت دەڵی زۆر زەعیفە، کام پەنجێت ئەڵی زۆر لە جێسەی تەری خۆمایە. ئادەی 100,000 جار ئاوای لێ بکە لە یەک ڕۆژە مەی وەستێنە. ئەدی بزانم بەس یەک ماسوولکە بەس یەک پەنجە بزانم مەتوانیت بزانم تەحەمولەکەیت. ئەمە لە کاتی خەوی تۆیە، لە کاتی ئیسراحەتی تۆیە، لە کاتی تاوانی تۆیە. خوای گەورە پەنامان بە ئەمە لە ئیش ناکەوێ. ئەمە پەخشەکات و شت ئەنێرێ. لە ماوەی 1 ساڵە 36 ملیۆن جار لێ ئەدا. یعنی ئەڵێ 36 ملیۆن ترپەی ترم بە تاو کردی. اینجا بۆ خۆ بچۆ لە سەری ساڵە هەچیەکەکەیت بیرکەرەوە 36 ملیۆن ترپۆلێکی چوو. ئەزانی لە ماوەی تەمەنی تۆیە خۆشەویستەکەم، لە ماوەی ئەگە تەمەنمان 70 ساڵ بێ، ئەزانن ئەم دڵە چەند ترپە لێ ئەدا؟ 2 ملیار و 500 ملیۆن جار ئەم دڵە لێ داوە. الله ئەکبەر. ئەگەر بین 1 ملیۆن بەرمیل بەسەر سلێمانیا دابشکەین، داماننا دانیشتوانی ناو سلێمانی 1 ملیۆن کەسن. هەر یەکە 1 بەرمیلیشمان بۆ دانا، وتمان ئەبێ کەسێ بێت ئەمە پڕکات یاخود کۆمەڵی کۆمپانیا تەندەریان بۆ لێبین هەموو ئەم بەرمیلانە پڕکن. تەبەن ئەرکێک و زۆر و مادووبوونێکی زۆر و هەر یەکە و ئیشەکە بە جۆرەی لە مستەحیلێتە بەرچاوی. ئەزانن دڵی یەک کەسمان لە ماوەی ئەم 70 ساڵەیە 1 ملیۆن بەرمیل پڕەکە. بێنە بەرچاوی خۆت جوودێکە سەرف کردووە. ئەم جوودە ئەگەر بدرایە بە سیارەیە لە ڕۆژێکە 10 مەتر سیارەیەکی بەرزە کردەوە، بەس جوودی دڵ، بەس ئەو تاقەیی کە پێوتە تاقەی حیسانی دڵ، ئەیتوانی قیتارێ سەرخە بۆ بەرزایی 4800 دانەمەتر لە ماوەی تەمەنی خۆیان. الله ئەکبەر.